28 گوندی دەڤەری برادۆست کێشەی کەمی ئاوی خواردنەوەیان هەیە. لە ئێستا بە تانکەر ئاویان بۆ دەبردرێ. هاوڵاتیانیش دەڵێن گوندەکانمان پشتگوێ خراون و حکوومەت ئاوڕیان لێ ناداتەوە. داواکاریشن زۆر کردە حکوومەتن ئاوی لۆ کە ئاوش هەیە. ئەو ڕووبارەی بکەنە مەشروع تێوە بن ئاویکەوی ئەو گوندە بەس کەمتر خەمە کەس نییە ئاوی نۆ بینیت. ئەو گوندە یەڵانی بێ ئاواگە ئەو بیرەنە بن تەبی خەرخەرە بارکە لێرە بڕوە. ئەو پرۆژێ بەشی نیوەی ناکە. بەشی نیوەی گوندەکەش ناکە ئاوکە بە تەنکەری دێلەوە هەندێک ماڵە زستانەش بە تەنکەری ئاو دێ لۆمە. یعنی پێویستە حکوومەت پلانەشی هەبی کە لە ئەو پرۆژێ هەموو گوندەکەی بگریتەوە. ئێستا گوندەکە زۆرە بەرفراوان بووی و چەند خانیە کرێن خانی دروستەکرێن کە لە بە ئاوێ مشکیلیان هەیە ینی لەو جیماینەوە نەچوونە ناو خانی خەڵک. سیدەکان و بابرێن دەوروبەری زۆری خەڵک مشکلی ئاوی هەیە حقیقەت بە تایبەتی لە هاوینان چونکە لە هاوینان ئیدی ئەو کەم دەبێتەوە زیاتر بە ڕووی زەویدا ئەستە خوارێ و یەک بە خۆم باڵم لێرەیە من ئەو کاتانە ئەنەی بیرمانەیە مەشروعمان هەیە بەڵام ئەو مشتۆ نامێنێت. ئەگەر هەش بێ باید چەند ماڵێکە کارێرانە هەم ماڵەکان لێن ناچێت. لای خۆیەوە بەڕێوەبەری ئاوی سۆران دەڵێ بەشێک لە گوندەکانی دەڤەری برادۆست بەهۆی کاریگەریەکانی وشکە ساڵگەوە سەرچاوەکانی ئاویان وشک بووە و ئێمە لەگەڵ ئیدارەی سۆران لە هەوڵداین بەشێک لە کێشەکانیان چارەسەر بکەین. حقیقت بەنسبەت نەبوونی ئاو لە چەند گوندێکی سنووری ناحیەی سیدەکان ڕاست ئەمە ئەو ساڵە توش وشکە ساڵێکی تون بووینە لەو سنوورە و سنووری خەلیفانش بەتایبەت لە سنووری تقریبان سیدەنگ هەتا کوێستا 20-28 گوندمان کێشەی کەم ئاوی و هوشکبوونی ئاو هەبووە. ئەوەی کولە بەردەستمان هەبوو پرۆسەی تانکردن و کوێستا خەڵک سوودی لێوەرگێتەوە ئاو بۆمە تانکردن بەس ئێستا لەم قۆناغا لەگەڵ ئیدارەی سۆران خەریکی ئەوەینێک و بودجەیەک لەلایەن ئەنجومانی وەزیرە وەزارەتی شارانی و بەراوردی گشتی ئاو و دابین کەم بوومان بەمبەستی چارەسەری ئەو بابەتانە بە وشکە ساڵی. ئەگەرچی دەڤەری برادۆست چەندین ڕووبار و سەرچاوەی ئاوی ژێرزەوی و سەرزەوی هەیە بەڵام تا ئێستا نەتوانراوە سوودیان لێوەرگیرێت و کێشەی کەم ئاوی گوندەکانی برادۆستی پێچارە سەر بکرێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.